ئازانی کورسانی و سڵاوتان لەبێت ئەم ئێوارەیەش لە بەرنمەیەکی تریفایل و دیاردە لەگەڵتان دەبم. هەموو ساڵێک لە 25 نۆڤەمبەر هەفتەیەک ڕادەگەێنرێت بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان. لە هەرێمی کوردستانیش ساڵانە لە 25 نۆڤەمبەر و بۆ ماوەی هەفتەیەک کۆمەڵێک کار و چالاکی جۆرا و جۆر و جیاواز ئەنجام دەدرێ بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی و ژنان و لە بەرامبەریشدا پیاوان بۆ ئەوەی کە توندوتیژی لە ناو خێزانەکان ڕابگیرێ. ئێمە ساڵانە وەک باسمان کرد ڕێکخراوەکان بە تایبەت ئەو ڕێکخراوانی لە بواری ژنان کار دەکەن بە کۆمەڵێک دروشم و بە کۆمەڵێک کار و چالاکی لەو هەفتەیەدا هەوڵ دەدەن هۆشیاری بە کۆمەلگە بدەن. ئەمڕۆ دەپرسین 25 نۆڤەمبەر چی لە مافەکانی ژنان گۆڕی. 25 نۆڤەمبەر توانی چی بکا بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ژنانەی کە بەرهێرشی توندوتیژی پیاوەکانیان دەکەون. ئەمڕۆ دەپرسین 25 نۆڤەمبەر چۆن توانی بەر بەو پیاوانە بگرێ کە بە شێوەیەکی توندوتیژ مامەڵە لەگەڵ خێزانیان خوشکیان دایکیان هەر ئەنجامێکی خێزانەکەیان کە لە ڕێگەزی مێ دەکەن. ئەم ئێوارەیە لەسەر و بابەتە گفتوگۆ دەکەین. ژنانی ئێمە لە هەرێمی کوردستان بە تایبەت تا چەند هۆشیارن، تا چەند زانیاری تەواویان هەیە لەسەر و مافانەی کە هەیەە. ئێمە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک یاسامان هەیە کە بەپێی ئەم یاسایانە مافی ژنان پارێزراوە و دەتوانن هەر کات ڕوبەڕووی توندوتیژی لەلایەن هاوسەرەکانیان برایان باوکیانیان کەسێک بوونەوە لە ڕێی بەڕێوەبەراتەکانی توندوتیژیەوە سکاڵا تۆمار بکەن. ساڵانە ئامارەکان چیمان پێ دەڵێ لەسەر ئەوەی کە سکاڵای ژنان لەسەر توندوتیژی زیادی کردووەتە هۆشیاریەکان بەرەو پێش چوون. ئەوەی کە بینیمان لە ساڵی 2024 نزیک بە 13,000 کەیسمان هەبووە کە ژنان ڕوبەڕووی توندوتیژی بوونەتەوە و سکاڵایان تۆمار کردووە لە پارێزگاکان بە تاوی لە هەرێمی کوردستان. ئەمە ئەومان پێ دەڵێ کە بەڵێ ژنان تا ڕادەیەک هۆشیانن لەوەی کە ئەگەر توندوتیژێکیان بەرامبەر بکرێ دەتوانن لە ڕێی یاساوە مافەکانی خۆیان وەربگرنەوە. بەڵام لە بەرامبەردا ئەو مافەی کە ژن داوای دەکا، ئەو ئازادیەی کە ژن دەیەوێ لە کام چوارچێوەیەدایە. ئێمە کاتێک کە باس لە مافەکانی ژنان دەکەین زۆرێک پێیان وایە داواکردنی مافی ژن یاخود داوای ئەوە بکەی کە ژن ڕوبەڕووی سزا نەبێت توندوتیژی نەبێتەوە، ئەمە جۆرێک لە نائەدالەتی لە نێوان ژن و پیا و دروست ئەکا و ئەمە لە چوارچێوەی ئازادی ژن دەردەچێ قاڵبێکی تر وەرەگرێ. ئەمە ئەمڕۆ دەمانوێت لە بەرنامەکەدا باس لەوە بکەین ئەو مافانەی ژن چین کە لە چوارچێوەی خێزان و لە چوارچێوەی یاسا و کۆمەلگا و لە هەموو ئەمانە گرنگتر ئیسلام کە ئێمە کۆمەلگەیەکی مسلمانین ئەو مافانەی بۆ ژن بەرجەستە کردووە و دەبێت ئەم مافانە بە ژنان بدرێ. خات و شۆخان شەریف خێزانی نەقیب محەممەد کە بەڕێزیان هاوسەریان لە پێناو بەدەستهێنانی مافی ژنێک شەهید بوو بە سپاسەوە ئەم شەو لەگەڵ ئێمە ئامادە دەبێت خات و شۆخان زۆر بەخێربێت. لەیلا عەبدوڵڵا سکرتێری یەکێتی ژنان کە ساڵانێکی زۆرە لە مەجای خزمەتکردن بە ژنان و بەرجەستەکردن و بەدەستێنانی مافەکانی ژنان کار دەکات. خات و لەیلا بەڕێزیشتان زۆر بەخێر بێن. خات و هەڵاڵە محەممەد کە بەڕێزیان ئەنجامی پەرلەمانی کوردستانن خات و هەڵاڵە زۆر بەخێر بێن. ئەوەی کە دەیبینین بەردەوام قسەکانت ئەو دیبەیتانەی کە دەیکەی ئەو گفتوگویانەی کە دەیکەی بە شێوەیەکی گشتی لە سوشیال میدیا کە بڵاو دەبێتەوە سەرنجی خەڵک بەلای خۆیدا ڕادەکێشێ و ئامۆژگاری زۆر جوان لە قسەکان تا هەیە بە هیوای ئەوەی کە لە بەرنامەکەی ئێمە خەڵکێکی زۆر سوود لە قسەکانی بەڕێزیشتان وەربگرێ. خات و هاوژین زێبا کە بەڕێزیان چالاکوانن و بەردەوام لەسەر ژن و مافەکانی ژنان زۆر بەتوندی لەسەر ئەو بابەتە قسە دەکەن. زۆر بەخێر بێن خات و هاوژین. پێکەوە دەمانەوێت لە 25 نۆڤەمبەر گفتوگۆی بکەین لەسەرەوەی کە لە هەرێمی کوردستان ساڵانە چی دەکرێت و ئەوەی تا ئێستا کراوە چی بووە چ گۆڕانکاریە کراوە. خات و لێلا منەمەوێت لە بەڕێستانەوە دەست پێ بکەم چونکە وە گوتمان ساڵانێکە ئێوە لەو مەجالەدا کار دەکەن و سکرتێری یەکێتی ژنانن. ئەوەی کە ئەمڕۆ وەک دەستپێکی هەڵمەتەکە کرا چی بوو و پێم بڵێ ئەوەی کە ئێوە ساڵانە دەیکان چی گۆڕی 25 نۆڤەمبەر چی گۆڕی؟ دەستان خۆش بە پێشێکی زۆر سپاسانەکەم. دیارە ئێمە کاڵین 25 نۆڤەمبەر چی گۆڕی ئێمە ناڵین چی گۆڕی ئێمە ئەمانێت چی بکەین بۆ لە مەودووە باش چکە ئەم 16 ڕۆژە تەنها مجرد تەنها ژمارەیە کە ڕقمێکە دانراوە کە لەم 16 ڕۆژەیە کە ئەو توندوتیژیانەی کە کراوە ئێمە کە بەرجەستە کراوە بخینە بەردەمی کۆمەلگا بەگشتی ئەمە خۆی واقعەکەیە نەک ئێمە لەم 16 ڕۆژات چی ئەەکەین چی ئەەکەین ئەیکەین بۆ لەبەروەی کە لە کۆمەلگا تێبگەێنین کە ئەم شتانە هەیە ئەم نەعەدالەتیانە هەیە
لە ڕێگەی سیمینار لە ڕێگەی دیپەی لە ڕێگەی پەنێلەوە لە ڕێگەی شاشەی تیڤەکانەوە کە بتوانین کۆمەلگا بڵین کۆمەلگای ئێمە تا چه ئاستێک توندوتیژەکان کەم بۆتەوە بە بەراورد بە ساڵەکانی پێشووتر ئەمە خۆی واقعەکەیە. گینا ئەگەر بمانێت لە 16 ڕۆژە و ئێمە ساڵێک کە 12 مانگە تەنها 16 ڕۆژ ئێمە ئیش بکەین لەسەر توندوتیژەکان پێم وایە هیچ وەکو هیچمان نەکرد بێ وایە. ئێمە ساڵانە بەڕاستی ڕێکخراوەکان بۆ نمونە ئێمە هەموو جاروتومانە با ڕێکخراوەکان دەستە جەمعی کار بکەن با هەمویان بە یەک پاگێج ئیش بکەن با هەمویان دەنگ و سەدای یەکتریان هەبێ بۆ ئەوەی کە بتوان لە کۆمەلگا تەئسیراتی تەواویان هەبێ. دیارە هەموو ساڵێ ئەمە هەیە ئەم ساڵ بەڕاستی بەگشتی لەگەڵ حکوومەت ڕێکخراوە NGOکان ڕێکخراوەکە جەماوەریەکان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەمومان بە یەک دەنگ و بە یەک ڕەن و بە یەک سەدا لە ناو پار هەواری شار کە ئەو شوێنێکی ناوجەرگەی شاری سلێمانیە وەکو بابڵین سلێمانی کە بۆ ئەم ڕۆژە بەرز نرخێنرا کە بتوانین ئێمە کارمان کردووە ئیشمان کردووە بتوانین زیاتر و زیاتر کار بکەین. دیارە ئەم ساڵ ئەو دروشمەی کە لە هەموو عالەمە کە ئەڵێ یەک گرنگدژی توندوتیژی بابڵین لە دژی تەکنەلۆژیا بابڵین باشە ئەمە خۆی لە خۆیە ئەمە گرنگە زۆر زۆر بۆ لەبەرەوەی لە ئێستاە ئێمە ئەگەر ئیش بکەین لەسەر ئەوە ئەو توندوتیژیانی کە ئێمە باسیەکەین کاڵین جەستەی و کاڵین کۆمەڵایەتی ئەمانە هیچی دیار نەماون لەبەرەوەی توندوتیژێکی کە هاتوۆتە پێشەوە کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و لە ڕێگەی تەکنەلۆژیاوە لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە کە ئەمە چەند تەئسیری سلبی هەیە ئەمە بابەتێکی کەیە کە وای کردووە ئێمە بینە سەر شاشەکان ئێمە بینە شوێنە گشتیەکان ئێمە بینین لەبەر دەمی جەماوەرە هەر هەمومان بەیەک دەن بڵین ئێمە ناڕازین ئێمە هەمومان بڵین ئێمە وەکو ژن خۆش نابین لەو توندوتیژانی بەرامبەرمانەکرێ خوارە توندوتیژە لە چوارچێوەی خێزانێکە قەتیز نەماوە هاتوتە دەروی خێزان مشکیلەکە لێرایە من بە حکمی ئەوەی چەندەها ساڵە مدیری شەڵتەر بووم ولانەی ئارام بووم ئەو کێشانەی کە هابووە ئەوسا لە چوارچێوەی خێزان نابووە بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە ئێستا زۆر دەرچووە لەو حەددا ئەمە کاریگەری لەسەر ژنە چالاکوانەکانیش دروست کردووە ئەمە کاریگەری لەسەر خێزانەکان دروست کردووە ئەمە ترس و دڵڕاوکەی بۆ ژن بەعام دروست کردووە لەبەرەوە ئەبێ ئێمە ئیش لەسەر ئەوە بکەین چۆن بتوانین توندوتیژی دیجیتاڵی نەهێڵین ئەمە گرنگە لای ئێمە دەستخۆش خات و هەڵاڵە ئێمە زۆر باسی توندوتیژیەکەین و وەکو ئەوەی خات و لەیلا باسی کە ڕەنگە چەمکی توندوتیژی بە پێی گۆڕانکاری سەردەم گۆڕانی بەسەرابێ ئێمە گەر پێشتر باسی توندوتیژیمان کردبێ یەکسەر فکرمان بۆ لێدان و توندوتیژی جەستەیی چووە بەڵام ئەو تا ئێستا بابەتەکە چوە بۆ زیرەکی دەستکرد و سۆشیال میدیا و بڵاوکردنەوەی وێنە و کە چەنەها بەرنامەی لەسەر کراوە هەر بەڕاستی ئەمە بزانم توندوتیژی چ قاڵبێک لە خۆ دەکرێت لە ئیسلامدا چی بە توندوتیژیدا دەنرێت ڕەنگە ئێمە جۆرێک لە مبالەغەمان کردبێ لە بابەتە توندوتیژیەکان یان جۆرێک لە خەڵک تێگەیەنرا بێت ئەو سکاڵانی کە ئیبینین هەندێک جار توندوتیژیەکان بۆ ڕادێنین بەڵام فکری خەڵک بەو شێوەیە تێگەێنراوە ئیسلام لەسەر توندوتیژی بەرامبەر ژن بە تایبەت چی دەڵێ؟ بنای خۆی گەورە طبعاً سەرەتا پێم خۆشە ئەوە بەڵام کە توندوتیژی تەنها لە کوردستانی ئێمە نیە بەڵکو شتێکی جیهانیە ئەو پرسەیە کە پرسی ژن ئەو پرسەیە کە ئەبێ هەموو لە خەمیا بێت ینی خەمی کۆمەڵگە بێ نەک خەمی تەنها ژنان خۆیان بێت و هەر ئەمەش لە قورئانی پیرۆزە ئەم خەمەی بۆ دەرخستوین کە پرسی ژن لەناو قورئانی پیرۆز و سنەتی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم پرسێکی جوڵاو و بەهەستە هەمیشە کاتێک کە سەیری ئاەتەکانەکەی ئەتوان بڵم بە سەدان ئاەتمان هەیە کەوا لەسەر پرسی ژن قسەکە و هاتوۆتە جواب لەوەی کە ژن مافی ئەخورێ ئەبێ مافی نەخورێت ئاماژە بە مافەکانی ژن کراو بۆی کەوا ئەزانرێ خوای پەروەردگار کە مرۆڤی دروست کردووە ئەزانێ ناخی مرۆڤەکان چیتایە بۆی ئەوەی کە لە قورئانە هاتووە بۆ هەموو سەردەم و کاتێک شیاوە و گونجاوە ئافرەت نابێت سوکایەتی پێ بکرێ ئافرەت نابێت بە بچووک سیر کرێ ئافرەت نابێت کە لە دایک بوو بە نەشایستە مامەڵەی لەگەڵە کرێت لە کاتی هاتنە دنیایەوە ئێستا بە هەمان شێوە هەمان ئەو حاڵەتانی کە هەن ئەو فۆرمانەی کە هەن ئێستا دووبارە بۆتەوە
يعني حتى ئێمە لە قورآە باسی ولا تەنابەز و بالئەلقاب بکرێ ئەوەی کە نابێ لەقەبی ناشرین لە خەڵک بوترێ مەسەلەن ناو ناتۆرە لە ئافرەت برێەوە تۆمەتی ناشرینی بۆ دروست نەکرێ ینی ئەمانە هەموو ئەو کەسانەی کە ئەم کارانە ئەکەن یا سزایان بۆ دیاری کراوە لە دنیا و قیامەت یا کەسەکە بە گوناهبار ناوبراوە یا کەسەکە خی پەروەردگار کردەوەکەی بە ناشرین ئاشکرا کردووە لە ناو خەڵکە کە ئەمە کردەوەکەی ناشرینە. لە هەمان کاتە ئێستا ئەوەی کە بەڕاستی بەداخەوە ئەوەی کە ئیبینی وەکو ماوسا لەیلا ئاماژەی پێکرد تونوتیژی دیجیتاڵی ئێستا چڵەپۆبەی گرتووە لە ناو جۆرەکانی تونوتیژیە. ئەکری ئێمە بڵین تونوتیژیەکانمان تا ڕادەیەک خەریکە ئەو جۆرانەی کە لە ڕابردووە هەبن کەم بۆتەوە نەماوە. بەڵام شێوازی سەری هەڵدا بەڵام ئێستا جۆرێک سەری هەڵداوە کە ئەتوان بڵێ مەسی هەموو کەسێکە ئەوە نیە بڵێ وەڵام من دوورم لێەوە ئەم خێزانی من دوورە لەم بابەتە چونکە لە ناو خێزانەکەتایە. ئێستا ئەم پلتفۆرمە تازانە کە هاتوونەتە ناو دنیای جیهانی تەکنۆلۆژیا و سەردەمەوە وای کردووە کەوا خێزانەکان ئامین نەبن و ئاشی ناو خێزان وردە وردە بڕوخێ و ورد بێت و نەمێنێت. کە مۆبایلەکەی دەستی مناڵەکەم کچەکەم کوڕەکەم ژنەکەم خێزان هەمووی یعنی هەموو تاکەکانی خێزان ئەکرێ بێتە مای گەورەترین بەڵە و ئەکرێ بێتە مای خۆشی بۆ خێزانەکە. ینی ڕاستە ئاسانکاری کردووە مۆبایلەکانی دەسمان بەڵام لەولاشۆ ئاسانکاری کردووە بۆ خراپە و بۆ تونوتیژی بۆ لێکدابڕانی ئەندامانی خێزان. ئاینی پیرۆزی ئیسلام لێرە ئەمەی دیاری کردووە کە بێ ئینسانەکان چۆن بژین بەیەکەوە و چۆن ژن حسابی ئەبێ بۆ بکرێ و چۆن ئەبێ کات بدرێ بە ژن چۆن کات دەدرێ بە پیا بدرێ بە ژنیش ژنانیش بە هەمان شێوە وەکو پیاوان مافیان هەیە و ئەمانش لە سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لە ژیانی پڕنووری سەعادەتی خێزانەکانی خۆیان و خێزانەکانی ترا ئەمە بەرجەستە بووە کە ژنان دڵنیان هەڵبڕیوە لە کاتێکا کە مافیان پێشێل کراوە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم مافەکەی بۆ وەرگرتۆتەوە یەکێ لەو نمونانە کە کچێک کە باوکی ئیدا بەشوو بە ئامۆزاکەی بەڵام ڕەدی ئەکاتەوە ئەچێتە خزمەتی پێغەمبەری خوا ئەڵێی پێغەمبەری خوا من ڕازی نیم شوو بکەم بە ئامۆزاکەم بەڵام باوکم بە زۆر ئەمدات بە ئامۆزاکەم باوکی بان کرد فەرمووی ئەمە نابێ ئەبێ کچ پرسی پێ بکرێ ئەبێ مۆڵەت بدا ئەبێ ماڵتدا کە تۆ ڕازیە لەسەر ئێستا کە ڕازی نیە نابێت و ئەم هاوسەرگیری لەگەڵا بۆ ئەنجام بدەن بەڵگەی لەسەر ئەوەی کە هەر لە زووەوە ئیسلام ئەو مافی ئەم بابەتانە هەبوو تازە بوونەتەوە بەڵام ئەبێ ئێمە بەردەوام هۆشیاری بدەین بە خەڵک کەوا ئێمە پێویستە لەسەر شانمان ئەدای ئەو حەقە بکەین کەوا ئیسلام دایەتی بە ئافرەت ئەگەڕێ وڵات خات و هەڵاڵە خات و شۆخان خێزانی نەقیب محەممەد ئەو هاوسەرەکەی لە پێناو پاراستنی ژنێک ئەو کاتێک کە لە ئەرکی خۆیدا کەیسێک هەبوو کە سکاڵایەک لەلایەن ژنێکەوە هەبوو دەیویست بچێت تۆمەتبار دەستگیر بکە بەڵام بەداخەوە لەلایەن تۆمەتبار و چەند کەسێکی ترەوە ڕوبەڕویان بوونەوە و دەستڕێژی گولەیان لێکرا و بەداخەوە نەقیب محەممەد گیانی سپارجا نەقیب محەممەد هاوڕێی زانکۆی من بوو. ئێمە بەیەکەوە کۆلێژی یاسامان تەواو کرد. ڕەنگە من زۆر باش گەواهیدەری ئەو ڕاستیە بم کە جا ئەو کات ئێمە بکەمە پێمانەوت حەما. یعنی حەما کوڕێکی زۆر دڵپاک دڵساف هەوڵی ئەدا هاوکاری هەر کەسێ بکە کە لە گروپەکەیە پێویستی پێ بوو. بۆیە ئەو کاتکە ئەو هەواڵە بە ئێمە درا بەڕاستی جەرگمان ژانی کرد و باوەڕم هیچ کەسێکیش نەبووە کە ئەم هەواڵی بیست بێ جەرگی ژانی نەکرد بێ. بەڵام دوجار سەروەریەکی وەهای بۆ ئێوە تۆمار کرد کە بە شانازیەوە کە تۆ دەڵی خێزانی نەقیب محەممەدم بەڕاستی ئەمە زۆر گەورەیە بۆ ئێوە. پێم بڵێ ئێوە کە هاوسەرەکەتان لەسەر ئەو ئەرکا گیانی سپارت بۆیە ساڵانە کە 25 نۆڤەمبەر دێت و بە شێوەیەکی گشتی باسی مافی ژنان دەکرێت. ئیتر ئێوە دەتانەوێت لەسەر ئەو بابەتە کار بکەن دەتانەوێت ئەو ڕێگەی کە هاوسەرەکەتان گرتێ بەر درێژەی پێ بدەن لەسەر ئەو بابەتە دەتانەوێت چی بکەن؟ من لەم ڕۆژەیە سەری ڕێز و نەوازش بۆ ڕۆحی پاکی شەهید نەقیب محەممەد دانەوێنم شەهیدی ڕێگای پاراستنی ئاسایشی خێزان و سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی. گومانی تیانە کە خێزان بەردی بناغی کۆمەڵگەیە و خێزانێکی تەندروست و دوور لە توندوتیژی کۆمەلگایەکی تەندروست و دوور لە توندوتیژی بەرهەمێنێ و بە پێچەوانەشەوە و خێزان پەناگەی ئارامیە بۆ هەموو تاکێکی کۆمەلگە. بۆیە من تەمەناکەم تاکەکانی کۆمەلگا ئەم ئارامیە بەدەستی خۆیان نەشێوێنن. ڕاستە من هەنێک لە پیاوان هەیە توندوتیژیەکەن بەڵام نمونەی جوانی وەکو نەقیب محەممەدیشمان هەیە کە هەمیشە ئەجەنگالە و پێناوی ئەوەی کە
یعنی ئافرەت بە مافی خۆی مافەکانی جێبەجێ بکرێ و بەردەوام هەوڵی ئەوەی ئەیە کە ئاشەوایی بگێ دروست بکە لە بینی خێزانەکانە و بەردەوام بڕای بە مافی ئافرەت هەبوو تا ئاخیر دقەش هەر لەو پێناوەیە ڕۆحی پاکی سپارت. من ساڵانە کە هەفتەی بەرەنگار بوونەوەی توندوتیژیەت لێت ناشارمەوە زۆر دڵم تەنگە بێ بەڵام لە هەمان کاتی شاشانازی ئەەکەم بەو سەربەرزیەی کە لە دوای خۆی بۆی بەجێهێشتم بەو ناوە جوانەی کە لە دوای خۆی بووی بەجێهێشتم وەکو جەنابە ئاماژەت پێیا کە لەو باوەڕم تەواوی خەڵکی سلێمانی بۆی بەداغ بوون. یعنی ئەو قیسانی کە لە لای بوو من ئێستا خەڵکە بینمەوە پێم ئەڵێن کە چەند میهرەبان بووە، چەند دڵسۆز بووە، چەند ئایلە هەبووە، وەڵاهی یعنی پێی وتوم کە ئەو ئاشتەوایی هێناوەتە نێوانمانە و لەسەر جابوونەوە بووین بەڵام ئەو کارێکی کردووە ئێستا خۆشبەختترین ئایلەین. ئەو نەرمونیانی و میهرەبانی کە هەیبوو لە ناو خەڵکە زۆر جار ئێمە گوێبیستیەوە دەبین دەڵێ پیا و لە دەرەوە شتێکی ترە بەڵام لە ناو خێزانەکەی خۆی و بەرامبەر بە ماڵ و مناڵەکەی خۆی جیاوازتە ئامون و مامەڵاکە. نەقیب محەممەد بە هەمان شێوە لەگەڵ تۆش ئەو نەرمونیانی هەبوو گرنگی بۆ ئەدا کە تۆ ئافرەتیت مافەکانی تۆ چییە تا چەند ئەمەی بەجەستاکە لە ناو خێزانەکەی خۆتانە. بێگومان دوو قات ئەتوانم بڵم 1000 قات و نەقیب محەممەد هەم باوکێکی دڵسۆز بوو بۆ مناڵەکانم هەم ئێستا هەم و هاوسەرێکی دڵسۆزیش بوو بۆ من چۆن بوو لە دەرەوە ئەتوانم بڵم بە 1000 قات بوو نمونەی میهرەبانیەکەی دڵسۆزیەکەی پشتیوانیەکەی بۆ ئێمە. ڕۆحی شاد بێ و تەمەنی ئێوە و مناڵەکانی درێژ بێ ئینشاڵڵا. خات و هاوژین زۆر جار کە باس لە مافی ژنەکرێت یعنی ئێمە لەناو کۆمەلگاین قسە ئەبیستین یعنی ئەو هەندێک قسە هەیە بەردەوام دووبارە دەبێتەوە با ئێستا حسابی ئەو نەکەین کە ئێمە لە بۆ کامێرە و ئەعلام و ئەوە قسە دەکەین بەڵام زۆر جاگیۆمان لێ بووە کە باسی ژن دەکرێت دەڵێن ئیتر ئەمە ژن چی ئەوێ یعنی ژن لەمە زیاتر چی ئەوێ ئیتر چی نەما ژن نیکە ئیتر ئەوەی کە ژن ئێوێ لە قاڵبی ئازادی دەرچووە ژن شتی تری ئەوێ یعنی ئەم تێڕوانینە لەسەر مافی ژن بۆچی؟ ئەم تێڕوانینە وای نەکردووە کە هێشتا توندوتیژیەکان بەرامبەر بە ژنان بەردەوامی هەبێ. سپاس بۆ ئێوە سڵاو لە مهاوڕە بەڕێزانە هەڵێکی زانیاری ڕاست بکەمەوە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان 16 ڕۆژە نەک هەفتەیەک لە 25 نۆڤەمبەر دەست پێ کات تاکو دەی مانگی 12 هەموو ساڵێک لە سەرجەم جیهانە لە هەموو وڵاتانی جیهانی پێشکەوتووە ئەم 16 ڕۆژە وەکو سمبولێک تا ڕادێک وەکو سمبولێک بۆ دانپیانان بە مافی ژن دانپیانان بە پرسی ژن باز لە مافیش ناکەین پرسی ژن لە دنیاە ئێمە کێشەی زۆر هەیە لە ناو مرۆڤە یەکێک لە کێشە هەرە بنەڕەتەکان کێشەی ژنانە ژن لەبەرەوەی ژنە لی ئەدرێ نەک لەبەرەوەی هەڵەیەکەکە هەڵا بە پێوەری کۆمەڵاتی بە پێوەری نەریت بەخود بە پێوەری ئاینی حکمی لەسەر درێت کە تۆ لەبەرەوەی ژنی بۆ نییە ئەم کارە بکەیت لەبەرەوەی ژنی بۆ نییە دەنگت بەرز بێت لەبەرەوەی ژنی بۆ نییە کار بکەیت و ئەم ئەنجا دابوونەریتە کللتورە ئاینە یاسایە هەمووی بەڕێژەی خۆی بەشدارە لە دروستکردنی ئەم کێشە گەورەیە و ئەم کێشە گەورەیە مێژوێکی 5000 ساڵی هەیە تایبەت نییە بە گەلی کورد تایبەت نییە بە ناوچەیەکی کوردستان یان ناوچەیەکی وڵاتێک بەڵکو کێشەیەکی جیهانی و کڕۆکی هەموو کێشەکانیشە. ئێمە ئەمڕۆ لە سەدەی 21 لە زەمەنی سەدەی 21 لە ساڵی 2025 لە هەرێمی کوردستان لە شاری ڕۆشنبیری لە شاری سلێمانی شاری ڕۆشنبیری کە گۆڕستانی بێناونیشانی تایە دانیشتوین قسە لەسەر توندوتیژی دژ بە ژنانەکەین و ئەیبینەوە ناو خێزانەکان ئەڵێن لە خێزانەکانە داوای مافەکرێ و داوای ماف ناکرێ و ئەم کێشانە کێشە دروستەکە لە ناو خێزانە خێزان جیا ئەبێتەوە خێزان جیا نابێتەوە پرسی ژن پرسی مرۆڤە. ئێمە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای 30 ساڵی تەمەنی خۆی وا 35 ساڵە 36 ساڵە چەند ساڵێتی لە پارادۆکسێکی یەجگار گەورەی سیاسی ئاژی. بۆچی؟ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتە پەرلەمانی هەیە دادگای هەیە سیاسەتی هەیە حەزبی هەیە شاری هەیە ئەدەبی هەیە ڕۆشنبیری هەیە وەزارەت و هەموو ئەو باسانی تری هەیە بەڵام سێریکە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە گۆڕی بێناونیشان هەیە گۆڕی شەرەف هەیە لە هیچ شوێنێکی تری ئەم دنیاە شوێنێک نادۆزیتەوە من تا ئێستا چۆنە گەڕێم شوێنێک نییە ناوی گۆڕی بێناونیشانی ژنان ئێستا لەسەر شەرەف و ناموس ژنی تازەمان هەیە کە ژن دەکوژرێ لەو گۆڕستانە بەڵێ لە شوێنێکی ئەم دنیاە بستێزەوی نییە ئاوا بە چاوی ڕوونەوەنی مرۆڤەکان بە چاوی کراوە زۆر بێشەرمانە بڵێ ئەو گۆڕستانی بێناونیشانە و ئەو گۆڕستانەش لە شاری ڕۆشنبیری بێ و ئەو گۆڕستانە لە پایتەختی ڕۆشنبیریا بێ
ئەو گۆڕستانە لە هەرێمی سربەخۆی چوار بەشی خاکێکا بێت کە هەر بەشەی دابش کراوە بەسەر وڵاتێکە. هەرێمی کوردستان هەموو ئێمە جینۆسایدمان بینی، ئێمە ئەنفال کراین، ئێمە کیمیاباران کراین، ئێمە کوشتین و بڕینی دنیامان بینی بۆ ئەوەی حکوومەتێکمان هەبێ، بۆ ئەوەی هەرێمێکمان هەبێ بۆ ئەوەی ئێستا ئەمان هەبێ. بەڵام لە ماوەی 35 ساڵی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستانە دەستکەوتەکانی بۆ مرۆڤی ژن چی بووە؟ یەکێک لە دەستکەوتە هەرە گەورەکان گۆڕستانی بێناونیشانە کە هەمووی مەترێکانی گۆڕی بچووک بچووکن کە ژنەکان پێم وایە هەر بە پێوە خراونەتە ناوی. هێشتا ئەو نیشتیمانە ئەم خاڵە ڕەشە پێوە. بەڵام ئێمە شتێکمان هەیە خات و هاوژین پێی ئەوترێت شەرەف لە بینی دووکەوانە. ئەم شەرەفە زۆر کەس لە بەو بیانوە ژن دەکوژێ و باسی کلتور و دابوونەریت و ئەوەت کرد. ئێمە لە کۆمەلگایەکەین کە پیرۆستترین شت لەلایەن شەرەفە بۆ ئەوەی کە شەرەفیان لە کەدار نەدرێ ئامادەن ژنێک بکوژن. پاراستنی شەرەف ئەوە ناهێنێت تۆ ژنێکی بۆ بکوژی؟ شەرەف چییە؟ نازانم من پرسیارەکەم شەرەف ڕاستگۆیی ئەم شەرەفە لە دنیای پیاو سالاریە یاخود لە دنیای دواکەوتووە، لە دنیای چەقبەستووە. شەرەف لە ناو لەشی ژنایە و بت لە خوار ناوکی ژنەوەیە. بەڵام شەرەف واتە کارکردن، واتە ڕاستگۆیی، واتە پاراستنی نیشتیمان، واتە سیخۆڕی نەکردن، واتە یەکتر نەکوشتن، واتە جنێو نەدان. ئەو مرۆڤی جنێوەدا لە سۆشال میدیایە، ئەو مرۆڤێکی بێشەرەفە، ئەو مرۆڤەی دەست بۆ خوشکێکی بۆ هاوسەری بۆ دایکی بۆ ژنی گەڕەکەکە بۆ ژنی شارەکە ئەبا. ئەو مرۆڤێکی بێشەرەفە. جا با پێت بڵم ئەم پارادۆکسی کە باسم کرد کە ئەوە یەکێک لە پارادۆکسەکان بوو لە گۆڕستانی بێناونیشانە کە ئیتر ئەو سەرەتی. دواتێرێکێکی تر لە پارادۆکسەکانی ئەم حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ساڵانی لەم ساڵێک کە حکوومەتی هەرێمی کوردستان دروست بووە پەرلەمانی هەیە. لە ناو پەرلەمانی کوردستانە چەند جار دانیشتن بۆ پرسی ژن کراوە لە کاتێکە پێشکەوتوترین بستە زەوی سەرڕووی زەوی لەم دنیاە لەم سەرزەمینە ئەو شوێنەیە کە پرسی ژن تایە دانی پێدانراوە و یاسای بۆ دانراوە و مرۆڤانی جددی کاریان بۆ کردووە لە یاسای نێودەوڵەتیە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی ددانی پێیانراوە. هەرێمی کوردستان تا ئێستا لە دووفاقی ئەوەیە کە هەم باوەڕی بپرسی ژن هەیە لە هەندێک مجامەلەکردنە و لە هەمان کاتا داڵدەی ژن کوژانەدا تا ڕادەیەک و سزایی بکوژانی ژن نادا و ئەبینێ جنێ و بە ژن ئەدرێ، ئەبینێ لە ژن ئەدرێ، ئەبینێ کچە گەنجەکانە ترسن لەوەی کە کوڕێ گوێنەیان بڵاو بکاتەوە. ئاگای لەمانە نییە حکوومەتی هەرێمی کوردستان کە پەرلەمانی هەیە. مە پارادۆکسێک ئەلێرا ڕاتەگرم ئەگەڕێمە وڵات خات و لەیلا ئەگەر حکوومەت ئاگای لەم شتانە نییە خۆمە کۆمەڵێک ڕێکخراومان هەیە تایبەت لە بواری مافەکانی ژناندا کار دەکەن. ئەو کاتی کە ژنێک دەکوژرێ ئێمە دەبینین بە لافیتەوە کۆمەڵێک ژن دەچنە بەردەم دادگا و لە دانیشتەکانتە ئامادە دەبن تا ئەو کاتەی بکوژی ئەم ژنە بە سزای یاسایی خۆی دەگا. کەواتە ئەوانی کە خات و هاوژین باسی دەکا ئێمە هیچ بکوژێکی ژنمان نییە کە سزا درابێ یان با بڵێن ڕێکخراوەکان لەسەر مافی ئەو ژنانە چی دەکەن. تازە خۆتۆ کە قسە دەکرێت دەڵێت ژنەکە کوژرا، بەڵام لە دوای ئەوە هەندێک جار ئێمە دەبینین کە سوکارەکەشی ڕووی ئەویان نیە بچنە بەردەم دادگا. بەڵام خۆمە کۆمەڵێک ڕێکخراومان هەیە کار بۆ مافی ئەم ژنانە دەکەن. ڕێکخراوەکان کارێن بۆ ئەو ژنانە کردووە. زۆر ژن هەبووە، زۆر پیاو هەبووە کە بکوژی ژنێک بووە لە دادگایە ڕێکخراوەکان پەنیان بردوێتە بەردادگا لە چەند ڕۆژ لە بەردادگای ماونەتەوە بۆی ئەو حکومی کە درراوە حکومەکەی زیابکردن. نمونەی ئەومان بەم شێوازە زۆرە. بەڵام ئێمە بیرمان نەچێ یاسایە تۆ ئەگەر کەسێ مودعی نەبێت لەسەر ئەم کەیسا لەسەر ئەم قەزیە ڕاستە لەوانەیە بکوژ گیرا بێت و بەریژ نابێت. زۆر کەیسمان هەیە مەگەر ئەو کەیسا داڵدە درابێت لە شوێنێک ون کرابێ ئەمەیان جیاوازە. ئەوەش نە بە ڕێکخرا و نە بە هیچ کەسێکی باڵادەستیش لەوانەیە نەکرێت. بەڵام وەکو ڕێکخراوەکان ئێمە قەت مەسەلەن ئەومان ئیهمال نەکردووە ئەگەر ژنێک کوژرا بێ بکوژەکەی حکوم نەدرابێ. ئێستا بۆ نمونە بوو ئێنمەوە بکوژ هەبووە لە منتیقەی قەڵادزێ بە ئێمە ناوی کەس نێنین بکوژەکە حکومەکەی کەم بوو. ئێمە وەکو یەکێتی ژنانی کوردستان وەکو ڕێوان وازمان لەو کەیسە نەهێنا هەتا وەکو چوین بە دوچوونمان بۆ کرد دیسان جارێکە دووسێ محامیمان بۆ دانا بۆ ئەوەی بکوژەکە ئەو حکومە بدرێت کە دایک و باوکی دڵیان ئاو بخواتەوە. بە دوواداچوونی بەردەوام بۆ بەڵێ هەتا وامان لێ کرد ئەو بکوژە فعلەن گیرە
چکە نەئەگیرا بە هیچ شێوازێ ئەو حکومەکەشی ئەو حکومە بوو کە ئەو دایک و باوکە باوکی شوێر بوو ئەو دایک و باوکە کە ئیتر دڵیان ئاوی خواردەوە وتیان ئێمە ئێستا کچەکەمان ئەزانین کە زیندووە لەبەر ئەوەی کە لە توانای ئێمە بێ ئێمەش بەجددی ژنین دوای بیرە نەچێتەوە من لە شەڵتەرا بووم ئێمە تەقەمان لێکراوە یعنی لەبەر ئەوەی کە تۆ بە دواچوون ئەەکەی بۆ شتێ ئەی زەمان چییە بۆ پاراستنی حیاتی تۆ ئەی تۆ توێژەرێکی کۆمەڵایەتی و مەحامیە خۆ مدەرەعەو بە دواوە نییە کە ئەمە ئەم کوژە بە تۆش تادید نەکات لەبەر ئەوە نمونەی نەقیب محەممەدمانێ کاری خۆیان بووە بۆ دەمانچەی پێ بووە نەقیب محەممەد خۆی کابراایەکی بەڕاستی من ناڵێ خێزانی لە تەنیشتی منە و دانیشتووە کابراایە بۆ ڕاستی نمونەی زابطێکی سەرکەوتو بوو چەنەها کەیس لەگەڵ منە کە چارەسەرمان کردووە ئێمە بە دواشۆنی بۆ ئەەکەین دوجار بەڕێوەبەتی توندوتیژیمانێ ئێمە بیرمان نەچێ هەر کەیسێ بچێتە بەردەمی ئەوان بەڵام باوەڕتان هەبێ جاری وایە خۆی کە سوکارەکە کەیسەکە ونەکات خۆی نایەوێت ئەسڵەن ئەرزیکە خۆی کوشتۆتی ئیتر لەبەرەوە چیە مودعی بێ لەسەر کەیسەکە ئێکەیەکیش مودعی نەبێت ڕێکخراویش ئەو سەراحەتەی نییە بەڵام ئێوە ڕاستە ناتوان ببنە سکاڵاکار بەڵام دەتوانن داواکاری گشتی لەم بابەتێکی گرنگی بێ ئەو کاتە ئێوە دەتوانن ڕۆڵتان هەبێت لە جوڵاندنی داواکاری گشتی لەسەر کەیسە حتمما کەیسی کەمان هەبوو لە چەمچەماڵ بە هەمان شێواز ئێمە کارمان تیا کردووە ئیشمان تیا کردووە توانیمانە ئەوەی کە ئامانجە بیگەینە سەرکەوتوش بووینتیایە بەڵام هەندێکی زۆک و پێت ئەڵێ معنی بەجددی ونە لە ئێمە ژوونە لە خێزانیە لای ئێمە ژوونە و لە لای دادگاش و حکومەتی ژوون ئەوە کێشەکەی خات و هەڵاڵە زۆر جار بە ناوی ئاینەوە بە ناوی دابوونەریتەوە کە کەسێکی وەها ڕوودەدا تەنانەت ژنانی ناو خێزانەکە خۆشیان کەیسەکە ونەکەن بۆ نمونە دایکێک کچەکەی لەلایەن کوڕەکەیەوە ئەکوژرێ کەیسی لەو شێوەمان هەبوو لە ماوەی ڕابردوو کە برایەک خوشکەکەی خۆی کوشت ئەو کاتێک کە ئیفادەی دایکەکە وەردەگیرێ یعنی کەیسەکە بەلا ڕێدا دەبا بۆ لەبەرەوەی ئامادە نییە کوڕەکەی بچێتە زیندان بەڵام کچەکەی کە کوژراوە هیچ کێشەی نییە کەواتە ئەمەوە بڵێم ئێمە خۆشمان ژنان لە ناو خێزان جا چ دایکە چ خوشکە چ هەر ژنێکی لە ناو خێزان کە ئەم کەیسانە وندەکەین خۆشمان بەشێک نین لەو توندوتیژانێک کە بەرامبەر ژنان دەکرێت وڵا جا دیارە بە تەکید ژن خۆشی بەشێکە لەو کایی کە دروستە بێ نەک هەر لە ناو خێزانە هەر لە دەروی خێزانی زۆر جار ینی ژنان ئێمە خۆشمان وەکو ئینسان وەکۆی کە لەم کۆمەلگا گەورە بووین لەوەی خۆمان بەشێک بین لە دروستبوونی تونوتیژەکان بەرامبەر کەسانی ترمان و بە تایبەتی لە خێزانەوە وەکو جنابەت ئاماژەت پێکرد ئەکرێ دایکێک ئەسڵەن دایکەکە هەر لە مناڵی وا گەورەی کردوون وا پەروەردەی کردوون کە بێ کچەکە دەرەجە 2 بێ و کوڕەکە دەرەجە 1 بێت کاتێکیش ئەگەر ئیسلام داوای ئەمەی کردووە بە هیچ ئیسلام توێتی فەزلی کوڕبان بەسەر کچە نەخێر بە هیچ جۆرێک لە ئیسلامە فەزلی کوڕ لەسەر کچ نییە بەڵکو کچ و کوڕک یەکوان لە ناو خێزانە هەردووکیان ئەبێ و یەک مامەڵەی لەگەڵ کرێ ئەبێ عەدالەت هەبێ حتا ئەوە بوو جارێکیان پیاوێک مناڵە کوڕەکەی هاو لەسەر ڕانی خۆی دانا مناڵە کچەکەیشی لە بەردەمیان دانا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموو اعدلوا اتقوا الله واعدلوا بين أولادكم لخوا بترسن و عدالت بن لەگەڵ مناڵەکانتانە ئەنی چۆن کوڕەکەت خستە باوەش و ماچت کرد ئابێ کچەکەش ئاوکەیتە باوەشت و هەروەها کاتێکە چەندین فەرموودەمان هەیە باز لە پێگەی کچ ئەکا کاتێ ئەمە باسی لە دایکبوونەکەی کە پێشتر ئاماژەم پێکرد کە قورئان هاتوۆتە جواب خی پەروەردگار ئەفەرمێ سا ئەما یحکومون کاتێک کە مناڵی کچیە بێ و ناوچاوەدا بەیەکا و بێتاقەتی دەرەبڕێ ئایا بڕای زیندە بە چاڵی کە بێڵێتۆ بەسەر شۆڕی کە پەروەردگار زەمی ئەمە ئەکا و بەناشرین ئەیناسێنێ بەڵام لە هەمان کاتیشە ئەفەرمێ هەر کەس لە ئێوە ئەگەر 2 کچ گەورە بکە پەروەردەیەکی جوانی بکە نازی پێ بدا بیخاتە ماڵی خۆی ئەوە ئەچێتە بەهەشتۆ پیای لێ وتی ئەی پێغەمبەری خوا ئەگەر 3 کچ ئەگەر 2 کچ ئەگەر 1 کچ هەر کەس وتی فەرمووی تۆش ئەگرێتەوە ئەنی کەواتەمە هاندان بۆ ئەو کۆمەڵگە کە ئاگایان لە خی گەورە لەو نیعمەتە بێبەشی نەکردی الحەمدوللا کە ئێستا ئەنجا لە فەرمودی کە فەرمێ ئافرەتان ڕقتان لە کچان نەبێت چونکە ئەوانە مایەی ئارامی ناو خێزانەکانن هەر ماڵێک کچی نەبێ ئەو ئارامە ئەو خێزانە ئارام نییە ئەو ماڵە بێناز ئەو دایک و باوکە هەست بە بێنازیەکەن لەبەرەوە کچ ئێستا ئەسڵەن ئەگەر پێچەوانەکەیشی بێ هەر نابێ هەر بیاڵین پێچەوانەکەیشی بڵێ ئێستا زۆر جار هەنێ خێزان هەیە فەزلی کچەدا بەسەر کوڕە ئەمیش هەر نادروستە بێ هەردووکی دایک و باوک وەکو یەک مافی هەردووکیان بدا هەر کاتێ ئەمە دروست بوو ئەوە هەڵەیە و ئیسلام دژی ئەمە وەستێتەوە بۆیە کاتێک کە ئەگەر بەناوی دابوونەریت بەناوی ئەمە دابوونەری سەیری کە دابوونەری زۆر جار دابوونەری تێکەڵی دین کراوە دابوونەریتی منتیقەکان تێکەڵی دین کرا من زۆر جاروتومە ئەو ترێ فڵانشت ئیسلام بووە بەڵام ئیسە بۆ نەماوە
کەواتە دابوونەریدا ئەگۆڕانکاری بەسەرێ بەڵام دین گۆڕانکاری بەسەرا نایەت ئەوەی کە لە دینا هەیە خی پەروەردگار بۆ ئێمەی نردووە دینەکەی بۆ نردوین بۆی ڕێنیشان دەربێ بۆ ژیانمان نەک بۆی کەوا ژیانمان لێ تێکچێ بەڵکو ئاینی پیرۆزی ئیسلام هاتوو بۆ پاراستنی پێنج مەبەستەکەی شریعەت کێکێ لەوانە ئینسانە نفسی ئینسانە ئەبێ ئینسان بپارێزرێ بە هەر نرخێک بێ هیچ کەس بۆی نییە حتا ئینسان بۆچی بۆ خۆشی ناتوانێت دەستی بچێتە خۆی بکوژێ هیچ کەس بۆی نییە ئەمڕۆ هەر لەم کەسە دەرکە هەر کەسێ بیکە ئەوە هەم لە دنیا هەم لە قیامەتە دەستخۆش هەتا هەتایی دەستخۆش ئەگەڕێ بیرمان نەچێ کوشتن لەسەر شەرەف نییە لە قانوناوە پێتان بڵێ قەراری 59 هەر کوشتنێک لەسەر شەرەف قەراری یەکێک لەو قەرارانەی کوشتن بە پاساوی شەرەف نییە بە بڕیاری سەرۆک مامجەلال ئەوە هەڵوەشایەوە کە هیچ پاساوێک نییە بە ناوی شەرەفەوە بۆ ئەوەی کە تۆ کەسێکی لەسەر کوژی بەڵێ خات و هاوژین ئێمە زۆر جار دەڵێن خارمان خۆیانەوەی کە باسمان کردیانی ژنان خۆیان بەشێکن لە تووتیژیەکان ئەو باسی ئەوەت کرد کە حکوومەت کەم تەرخەمە یاساکان بەو شێوەیە ڕەنگە کەم تەرخەم بن باشە چالاکوانان بەڕستان چالاکوانن بەردەوام باس لەسەر مافیشنان دەکەن و ڕێکخراومان هەیە ئەمانە ساڵانە چیان کردو ینی دەوترێ 25 نۆڤەمبەر ئەو ڕۆژەیە کە زۆرترین قسەی تیاکرێ ئەمە مەبەست ئەوەیە کە هەمووان دەڵێن بەڵێ نابێت توندوتیژی هەبێ بەڵام توندوتیژەکان بەردەوامن بەڵێ ئێمە تاکەی لەسەر ئەم بابەتە قسە دەکەین تاکەی لەسەر ئەم بابەتە ئێمە کەیسمان هەیە ڕۆژانە و بەردەوامی کەیسەکان شتی توندوتیژتری لێ دەبێتەوە باش ئێمە ساڵانە ئیش لەسەر ئەمە دەکەین بۆ ئەوەی کەمێک شتەکان چاک بکەین دەکرێت بەرەو خراپتر بچێ سەرتا ئەوە بڵێم لە دەستپێکی قسەکان دەوتت هاوژین خان توندە من توند نیم من جددیم و لە بەرەوەی ژنێکی سەر بەخۆم لەنگەنی سەر بە حەزبێک توندی وتم زۆر بە توندی لەسەر مافی ژنان کار دەکات لە بەرەوەی ژنێکی سەر بەخۆم لەگەڵ ڕێزم بۆ مرۆ بۆ ئەو بەڕێزانەی کە لەگەڵ حەزبێک هاکارەکان لە بەرەوەی من لە حەزبا کار ناکەم مرۆڤێکی سەر بەخۆم بۆیە ناکەومە ناو باسێکەوە کە ئەنی لە بەرژەوەندی حەزبەکەم یاخود بەرژەوەندی ئەوە چۆن کار بکە ئەنی زمانم لە هینان ینی فلتەری لەسەر نییە بۆ ئەوەی کە بەرژەوەندی لایەنێک یا شتێک ڕاستیەکان نەڵێن لەبەرەوەیە کە من سەر بەخۆ کارەکەم بەسمە بوو کە زۆر بەجددی لەسەر مافیژن زۆر جددی کارەکەم لەبەرەوەی من سەر بەخۆم و ئەوێرەمەوەی کە هەیە بیڵێ باش پاشان ئەو دێم و ناو حکوومەت چونکە پرسی ژن پرسی حکوومەتە پرسی سیستەمە پرسی سیاسیە پرسی فکرە پرسی خێزانێک و دوانوسیان نییە پرسی ئەم پیاوە ئەو پیاوە ئەو پیاو نییە ئێمە زۆر جار کە دێن قسە ئەکرێ مەسەر پیان وایە ئێمە خەریکین قسە لەسەر ئەو پیاواکەن ئەڵێن تونوتیژی هەیە خەتای پیاوانە بە پیاوان بڕۆنە ماڵەوە ژنان بێن کار بکەن هیچ بۆ شێوەیە نییە پرسی ژن پرسی ئینسانە و لە دنیاە ئەمە کاری بۆ کراوە ئەو تونوتیژیانی بەرامبەر بە ژن لەبەرەوەی لە تونوتیژی کللتوریەوە ئەوانی کە باسمان کرەمەوە تونوتیژیان تونوتیژی ئابووری ڕێگەنەدان بە ژن بۆ ئەوی کە دەنگی هەبێ ڕەنگی هەبێ بەناو و ناونیشانی خۆی هەبوونی خۆی ناسنامەی خۆی هەبێت لە سەرزەوی و ئەمە بە هزار هۆکار ڕێ لێ ئەگیری خۆت پراوێزەخرێ ئەمە مێژوێکی دوور و درێژە کە کاری بۆ کراوە مرۆڤ خەباتی بۆ کردو ئەو خەباتە بە خوێنی مرۆڤ ئازادی خوازەکان وەکو ئەو بەڕێزەی کە لە سەرەتای هاوسەری بەڕێز شۆخان ئەم خەباتە بە خوێنی مرۆڤ بەڕێزەکان تا ئێستا بەردەوامە مرۆڤ ئازادی خوازەکان لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە میدیامان هەیە میدیای نیشتیمانیمان نییە بێگومان میدیای حزبیمان هەیە میدیای دەسەڵاتمان هەیە حکوومەتی هەرێمی کوردستانی بەناو سەر بەخۆن بەناو ئەو میدیای حکوومەتی هەرێمی کوردستانیش ناتوانم پێی بڵم حکوومەتێکی نیشتیمانی بەڵکو حکوومەتێکی دوولایەنە ینی زیاتر بەژۆندیا حزبیەکان ینی ڕەنگی پێ بەسەرا دراوە حکوومەتێک لەولا حکوومەتێک لەملا لەنا ئەم حکوومەتە دوولایەنەیە یاخود فرەلایەنەیە یاخود فرە ڕەنگەیە فرە ڕەنگی بەمانە پۆزەتیفەکەی ناڵێم میدیا کاری هەیە میدیای گەورە هەیە بۆ لە کوردستان ئێستا زۆرترین میدیای خەڵگەگە لە دەرەوە سێری کوردستان بکات لە میدیاکانیەوە ئێمە نەتەوەیەکی زۆر خۆشببختین هەمومان جوانین هەمومان هیچ کێشەیەکمان نییە هەمومان دانمان هۆڵی سمایلە هەمومان قژمان بە جۆرێک داهێناوە کە هیچ کێشێکمان نیە هەموو
قاتی تورکیمان لە بەرایە هەمومان لەگەڵ احترامم بۆ ئەو بەلایانەی کە ژنان خۆیان پێ جوانە مافی خۆیانە چۆن خۆیان پێ جوانە بەڵام ینی زیادە ڕەوێکی زۆر لە نینۆکی درێژ و ینی پیاوەکان هەموو سەر و سمێڵ چاکراوە و بۆین باغ لەبەر و قات لەبەر قاتی تورکیش قاتی تورکی یاخود قاتی ئێرانی و لە هەما کاتا ژنان جۆرێکی زۆر زیاد لە ڕادا نمایشکردن هەیە کە خەریکن ئێمە میلەتێکی زۆر خۆشگوزەرانی لە کاتێکە لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە هەر کاتێک خواخوانە کۆمەڵە خەڵک بڕۆن بۆ سەیران یەکێک لە پامنێرەکانیان نێرن گڕگڕ ئەگەڕێ بە دوای خێزانێکە پیاوێک چەند چوار نییە ئادێ مامە چوار ژنت هەیە دوو ژنت هەیە نایکی بە چوار بەڕاڵا بەنیازم بیکەم بە چوار کردوێتی بە هین کردوێتی بە خەباتی نەتەوایەتیڵێ لە فلان شار و فلان شار و فلان شار ژنم هێناوە لە کەرکووکیش ئەیهێنم وازانێ خەباتی نەتەوایەتی کردووە ژنێک لە کەرکووکی شێنم ئەمە بە بەرچاوی ئەو حکوومەتەوە بە بەرچاوی ئەو دەسەڵاتەوە بە بەرچاوی ئەو پەرلەمانەوە بە بەرچاوی ئەو دادگایەوە ئەم سوکاتی ئەکرێ بە مرۆڤ ئەمە سوکاتیە بە پیاو کە پیاو وەکو ئاژەڵ نیشانەدا بەڵێ بۆچی بەڵێ خەتای کێیە خەتای کێ حکوومەت یاسای نییە حکوومەت پەرلەمانی حکوومەت دەبێت سیستمی هەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەبوو لە ماوەی ئەم چەند ساڵەی ڕابردووی خۆیان کە تازە بە تازە کارەبامان پێفرۆشێت و پرۆژەی ڕووناکیمان پێ ئەدا وەکو خەڵاتێکی نیشتیمانی پێمان ئەدا ئەبوو هەتا ئێستا ژنان نەترسن لەوەی کە ئەگەر بڕۆنە دەرەوە پەلامار بدرێن ئەبوو یاساکیڵێ هیچ نەگۆڕاوە لە سەرمافی ژن آخر با قسەکانم تەواو بکەم وەکو چۆن گوێ لە میانەکانی ترەگری یارمەتی بە منیش قسەکانم تەواو بکەم ئەم پارادۆکسانە لە حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەو جۆرەی کە نیشانی ئەدا بۆ نمونە لە هەولێرەوە نیشانەدا هەولێر شامی شەکرە و هیچ کێشێکی تیانە لە سلێمانیەوە بە هەماشەوە لە کاتێکە هەر ئێمە نە لە سلێمانی نە لە هەولێر وەکو مرۆڤ نە دەنگی ئازادین نە ئازادی خوازان دەنگیان هەیە و تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پەرلەمانی لەگەڵ یاساکانی لەگەڵ دادگاکانی لەگەڵ حیزبەکانی ساڵانە ڕێگری کردووە لەوەی کە ئاماری توندوتیژی دژ بە ژنان کوشتنی ژنان بەتایبەت کوشتنی ژنان بڵاو بکرێتەوە بۆ نەکا خەڵک عاجز ببێ بۆی کە ژنان زۆر خۆیانە سووتێن خۆیانە کوشن کێ ژنانە کوژێ کێن ژن ناچارەکە بکوشێ کامە پیاو هەیە کامە ژن هەیە کە لە ژیانێکی خۆشا بێ و ڕێز لێ گیراو بێ بتوانێت کار بکە و ڕێزی لێ بگیرە و دەنگی هەبێ و بتوانێت لە ماڵەکەی خۆیان نان و ئاوێکە ببیخۆ ڕێز و احترام هەبێ خۆیە کوژێ ئەو دۆخەی کە هەرێمی کوردستانی تایە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لێی لە پەروەردەکەی ببینن ساڵانە ئەوە لەو چەند ساڵی ڕابردووە موچەشیان بۆ پاشەکەوتکردین حکوومەتی هەرێمی کوردستان بۆمان بۆ بەدەخیلە پێی وایە ئەو ئێمە خۆمان نازانین پارەکانمان پاشەکەوت بکەین حکوومەتی هەرێمی کوردستان بۆمان بۆ بەدەخیلە ئەو پارەکانمان بۆ پاشەکەوتەکە لە کاتێکە کە پێویستمان پێ بوو ئەمانداتەوە باشە شتێکی تر ئەم مایک بەدەستانەی میدیاکان ئەم مایک بەدەستانەی ئەچنە گوندەکانەوە لە گوندەکانە بەرهەمی خۆماڵی هەیە لە گوندەکانە ژنان و پیاوانی ماندوو هەن لە گوندەکانە ڕوەک و لە گوندەکانە هزار کێشەشەیە بەنداوێکی ئاو نیە ڕێگۆبانێکی ڕێک و پێک نییە لە گوندەکانە ژنان ماندوون ژنان خەریکی مەردۆشین و کاری کشت و کاڵی و کاری ئاژەڵدارین و لە هەمان کاتا لەژێر هەڕەشەی ژنی دووەم و ژنی سێمان بۆ لەبەرەوەی مایکەکانە چنە بەردەمیان پێشکەشکارەکان بە هەموو توانای معریفە و ئیتیکی ڕۆژنامەوانیەوە پێڵە دوو ژنت هەیە یا سێ ژنت هەیە خاوەن ماڵەوە 300 ئاوەکە بەسەریە ئەمە بەبەرچاوی وەزارەتی ڕۆشنبیریەوە کرێ وەزارەتی ڕۆشنبیری لەناو حکوومەتی هەرێمی کوردستانایە باشان ئەگەڕێمە وڵات زۆر کاتمایت و کاتم کەم ماوە ئەگەڕێمە وڵات خات و هاوژین ئەمە لەسەر قسەکانت پرسیار لە میوانەکانی تریش بکەم خات و شۆخان بە ئیجازەی جەناب دواتر ئەگەڕێمە وڵات بەس لەسەر قسەکانی خات و هاوژین کە ئەڵێ حکوومەتی هەرێم خەتابارە و ئەوەی کە نەکراوە بۆ ژن و ژن تا ئێستا ناتوانێت بە ئارەزوی خۆی بچێتە دەرەوە و ئەوانە من ئەمێ زۆر باوازەحی یعنی وەڵامی و پرسیارم بیتەوە هیچ ژن وەک مرۆڤێک پارێزراو نییە بەیاسا بتوانێت ئەو کارە بکات کە پێویستە لە هەر کاتێکە پارێزراو بێ خات و لێراوە هیچ نەگۆڕاوە یعنی ئێمە ساڵانە لەسەر مافی ژنان قسە دەکەین باشە حکوومەتی هەرێم خەتابارە یاساکانمان ڕێکخراوەکانمان هەموو با خەتابار بن بەڵام ئەکرێ بڵین لەسەر مافی ژنان لە هەرێمی کوردستان هیچ نەگۆڕاوە نەخێر ببوورە من وەکو حیزبی قسە ناکەم باش من ئازادم لە یەکێتی ژنانیش ڕاستە سکرتێرم بەس زۆر بە ئازادانە و هیچ سانسۆرێک لەسەر ئێمە نییە بۆ هەر کەیسێکی کە بمانێ هەنگاوی بۆ بنین چەند هەنگاومان ناوە چەندها بەرپرسیشە بۆ کە ئێمە نانوان ناوە بۆی کە شتەکە بتوانین چارەسەر بکەین زۆر زۆریش گۆڕاوە نەگنە گۆڕاوە بەڵام ئێمە ڕازی نین بەوە
ئێمە ڕازی نین بەوە ئێمە زیاترمان ئەوێت ئێمە ژەمانەی وکو ئەو وڵاتانی کە ئەڵین ئێمە لە ناو حیزبێکی مەسەن لە ناو هەرێمی کوردستانە لە سلێمانیە لەوانیکە کە لاف و گەزافی سۆسیال دیموکرات دێین ئێمە ئەمانەی زیاتر لەوە ئازاد بین ئێمە ئەمانەوێ لە شارەکانی هەرێمی کوردستان لە سا 25 کە ئەڵین ژنانمان ئەبێت لە پۆستە ئیداری سیادەکانە بن کە تیای نییە ئێمە ئەڵین بۆ پرسیارەکەین بۆ ئێمە ئەڵین نابێ ژنێکیش بکوژرێت ئێمە ئەڵین نابێ ژنێت توندوتیژی بەرامبەر کرێ ئێمە ئەڵین نابێت لە سوۆسیال میدیا ژنێ بکرێ بە نمونە و بکرێت لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە لە هەموو تیکتۆکا بڵاو کرێتەوە ئێمە ئەوانەمان بەڵام ئەگەر بگەڕینەوە بۆ ساڵان من لە 2002 کە مدیری شەڵتەر بووم ئەو کەیسانەی کە هاتوۆتە لای من بەڕاستی ناتوانانی باسیکەی لێرەیە هەر ناتوانانی باسیکەی لە 1200 کەیسا من هاتوو بۆ لام ئێستا پێم زۆرە ئەگەر 400 بێ ئەگەر 300 بێ ئەگەر 200 بێ لە ساڵێکا لای من زۆرە ئەگەر یەک کەیس بێ لە ڕۆژێکا لام زۆرە بەڵام لە هەموو وڵاتێکی دنیاە کەیس هەیە و کێشە هەیە و قەزیا بووە من لە سوید ئەوەتانێ ئەندامی نێتوەرکی وڵاتی سویدم لە هەرێمی کوردستان لە سوید شەڵتەرەکان یەک قفری ئەوەی پێوەیە پڕ لە کەیس ڕاستە لەوانەیە ئەجنەبی تیابێت لەوانەیە چێکی تیابێت بەڵام لە هەموو شوێنێکە هەیە توندوتیژەکان جیاوازە بەڵام ڕەنگە ساڵانێکە بوو بێ ئەو کەیسانی کە لە لای ئێوە بوون لە 200 کەیس تێپەڕی نەکرد بێ من لە سەرەتای بەرنامەکە لە 2024 13000 کەیسمان هەبووە کە ژن ساڵای کردووە لە سنووری پارێزگای سلێمانیە توان بڵێم 3000 شتێک تەنها لە پارێزگای سلێمانی بووە ئەمە ئەکرێ بڵێ ئێوە ئیشتان لەسەرم بابەتە کردووە هۆشداری تەواوتان ناوە بە ژنان بۆ ئەوەی کە بتوانن مافەکانی خۆیان لە ڕێگەی یاسا هۆشداریمان ناوە بە پیا و بەژن چکە بە جدی من هۆشیاری نایان بەژن چکە منە بێ بێم بە پیا و کێت و توندوتیژیەکە ئەکات لە خێزانە ئەەکەین لەوانەیە هەندێک جار ژن خۆشی سەبەب بێ بۆی کە توندوتیژ بەرامبەر خۆیەکات تۆ کە لە تحرش پێ ئەکرێ کە تۆ غەدر لێ ئەکرێ لە شوێنێکا کە تۆ توندوتیژی بەرامبەرەکرێ ئەبێ دەنگە بەرزکەیت زۆر باشە لەبەرەوە ئەمە سەبەبەکانە خات و شۆخان باسی کچمان کرد کە نعمەتێکی خواییە و پێویستە یعنی ئێمە وەکو ژن کە باس لەوە دەکەین ژن نابێت توندوتیژی بەرامبەر بکرێ ژن دەبێت ڕێزی لێ بگیرێ مافەکانی پارێزراو بێ دەبێت لە کچەکانی خۆمانەوە دەست پێ بکەین لە ماڵەکەی خۆمانەوە دەست پێ بکەین چونکە من ئەگەر کچەکەی خۆم مافی تەواوی پێ نەیەم ناتوانم بێم دەمم گەرم کەم و باسی ئەو بکەم ژن دەبێ وابێ ژن دەبێ ئازادی هەبێ ئەبێ لە مناڵەکانی خۆمەوە دەست پێ بکەم بەڕستان خاوەنی دوو کچی جوانن یەکێک لە کچەکانت باوکی خۆی هەر بەداخەوە نەبینیوە چۆن مامەڵە دەکەی لەگەڵیان و باسی باوکیان چۆن بۆ دەکەی و ئەوان هیچ کات هەواڵی ئەوە ناپرسن کە باوکیان لەکوێیە من سەرەتا کە ئەو کارە ساتەم لێ بەسەر هات خۆم لە بارێکی دەرونی زۆر ناخۆشا بووم ئەوە بوو چاوەڕوانی لەدایکبوونی کۆرپەی دووەممان بووم بەڕاستی یارانی زۆر تێکچوو بوو لەبەرەوە ڕۆشتم زۆر متعلق بوو بە پسپۆری دەرونی چوون بە جەلەسات پرسم کردووە پرس و ڕایژم کردو چۆن یاران تێبگەێنم یعنی زۆر حساس بووم ئەترسام ئەگەر یەکسەر پێی بڵێم خراپ بێ ئەگەر دواتر پێی بڵێم هەر لەبەر ئەوە بە ڕێگەی بە جەلەسات و بە دکتۆری دەرونی قسەی بۆ کرا و دوجار تێگەێنراوە کە لە لای ئاسایی کراوەوە وەلو تا ئەم تەمەنەش بەداخەوە تەمەنێکی وانی ئێستش نازانێ مردن بەمانە ڕاستەقینەیەکەی چۆنە ئەوەنی تێمان گەیاندووە کە نەقیب محەممەد لە ئاسمانە و لە لای خواگیانە و لە لای ئەستێرەکانە و بەم شێوەی تێمان گەیاندووە بەڵام بچووکەکەم هەستەکەم ئەویش وردە تازە خەریکە فامەکاتەوە و کە مناڵەکە بینێ باوکی لەگەڵایە کە هەستەکەم یعنی خەریکە هەستی پێەکە و زۆر هەوڵم ماوە و چواردەورەکەشم شایەتیم بۆ ئۆئێن کە توانیمە زۆرێک لەو فەراغیان بۆ پڕکەمەوە یعنی زۆر خەریکیانم من بەڕاستی هەموو ژیانی خۆم وەلا ناوە لەلایەک ژیانی ئەو دوو کچەکەم لەلایەک چکە هەمیشە ئەڵێم ئەمە دوو ئەمانەت و دوو یادگاری جوانی نەقیب محەممەد بێ بە بەو شێوەی کە ئەو ئەیویست بەو شێوەیە من پەروەردەیان بکەم و گەورەیان بکەم ئەتوانم بڵێم فراغێکی زۆرم بۆ پڕکردوونەتەوە لە یبێ باوکیتوان بۆ بێ هەڵێ ئەمە شتێکی ترە لە قوربانی بەڕاستی قوربانی هەر ئەوە نییە کە تۆ توندوتیژی ڕاستەخۆ بەرامبەر بەژنێک دەکەی خۆزگە و کاتەی کە چەکمان بەرز دەکردەوە بەرامبەر هەر کەسێک هەبیرمان لەوە بکردایەوە کە ئەوەی کە بەرامبەرمانە ئەوەی کە ڕۆحی دەکێشین ئەوە ئینسانێکە دایکی هەیە خێزانی هەیە منداڵی هەیە کە تۆ ڕۆحی ئەم کەسە دەکێشی دایکێک جەرەک سوتاوەکەی خێزانێک بێ هاوسەرەکەی منداڵێک بێ باوک دەکەی کە هەتا
تەمەنی ماوە فەڕاغی بێباوکی بۆ پڕ ناکرێتەوە خۆزگا ئەم شتە لە لای ئێمە یعنی بیری لێ بکرایەتەوە خات و هەڵاڵە ئێمە بەردەوام دیوە نەگناشرین دیوە لاوازیەکانی ژن پیشان بین یعنی ئێمە هەر بڵێن ژن توندوتیژی بەرامبەر دەکرێت ژن مافی خوراوە ژن قوربانیە ژنوا لە بەرامبەرە بۆ ئێمە باسی بەهێزی ژن نەکەین بە نمونە خات و شۆخانمان هەیە کە لە کاتێکا جێی دایک و باوکی بۆ منداڵەکانی گشتوتەوە بۆ ئێمە لە ڕاگەیاندنەکانەوە لە بەرنمەکانمانەوە لە وتار و لە دروشم و کۆڕ و سیمینارەکانمانەوە هەر بڵێن ژن توندوتیژی بەرامبەرەکرێ ئەی بۆ نێن ئیتر لەو چارچێوە بێنە دەرەوە کە ئیتر ژن دەبێت بەهێز بێت و بەڕاستی ژن بەهێزە بەڕاستی من خۆم زۆر ماوەیەکی زۆر ئیش لەسەر ئەو ئاراستە ئەەکەم بەڵێ و قەنەعەتیشم وایە ئەو ژنانی کە پەیوەندیم پێوەکەن ئیسپادەی زۆریان کردووە لە ئەو ڕێنمایی کە من ئەیدەم چونکە ژن بەڕاستی قەڵایەکی گەورەیە و خۆی ئەتوانێت خۆی دروستکە و خۆی بەرگاری ئەو کێشانە زۆرێکیان بێتەوە بۆیە ژن نەک زەعیفەیە بەڵکو ژن گەورەیە ژن توانایەکی باشی لە ڕادەبەدەری پێیە و ئەتوانێت ئەو توانە جوانەی کە خوای پەروەردگار پێی بەخشیوە بێ خاتەگەڕ هەمووکو ئەو نمونە جوانەی ئەم شۆخان خان دەستخۆشی لە یەکەم دوعای خێرمان هەیە بۆی کە بەم شێوازە جوانە مناڵەکانی پەروەردە ئەکا و ئاگای لە مناڵەکانێتی ئێمە لە کۆمەڵگەی کوردیا پێویستمانە نمونە جوانەکانی ژنانمان لەسەر شانوەکان و لەسەر شاشەی ژیان و لە میدیاکانەوە دەربخەین نەک ژنێکی شکست خواردو بەهۆی هۆکارێکەوە شکستی خواردووە لە بابەتێکە بهێنڕێ عەرزکرێت و هەموو گەنجەکانمان و ئەوانەی کەوا بینەرەکان هەر هەمووی متەئسیر بن بەو شێوازە بەڵکو ئەبێ من نمونە جوانەکانی دایکان و خوشکان و کچەکانمان دەربخەین تا ئەوەی ڕۆڵی ژن بەو بەرزیە بمێنێتەوە ئەمە هەنگاوی باش ئاماژەی پێکە بتوانین دڵنیایی ئاماژەی پیاویش بگۆڕین کە ئێستا لە گوندەکان و لە مایکەکان کە ئەچنە سەیرانەکانەوە هەمیشە ئەچن خاڵی زوعفی ژن وەرەگرن خاڵی هێزی پیا وەرەگرن ئەبێ پێچەوانەی کەیتەوە ژن چی ئەکا لە ناو خێزانەکەیە دایکانی ئێمە خوشکانی ئێمە و خانمانی ئێمە چەند بەهێزن بێگومان ئەو غەدرێکە لە ژنەکرێت لە پیاوی شەکرێ و ئەو کلتورا بێ بگۆڕدرێ پیاوێکی چوارژنە لەکیوە بەهێزترە لە ژن لە کاتێکا کە ئەم ئافرەتە ئەم خوشکە ئەم خێزانە بەو پەڕی توانای خۆیەوە ماڵ و مناڵ بەخێوەکە خواردنی بۆ دروستەکە خزمەتی ئەکا پەروەردەیەکە ئەمە جوانترین نمونەیە ئەمە لە شوێنی تر نییە لە جێگەکانی تر نییە خەڵک مناڵی ئەداتە بەرد هەر لە شوێنێکی تایبەتە لێو پەروەردەکرێ ژنی کورد هەمیشە لەو ژنانە بوون کەوا خاوەن قەدر و خاوەن توانا بوون ئەبێ ئەمە بەڕاستی ئەبێت کار لەسەر ژنکەین لە بەرامبەر ئەوە حەزەکەم تەکمیلە بۆ قسەکانی هاوژین خان کە ئێمە بەڕاستی چونکە دەستورمان نییە و کوردستان هەتا ئیسا تا ڕادێک ئەتوانین بڵێ یاسا سەروەر نیەتایە وای کردو کە ئەم فەراغە زۆرە دروست بێ گەرنا ئەگەر دەسەڵاتی سیاسی وەرگەڵ جێبەجێکردنی یاساکان و یاسا بەرکارەکان بە تایبەتی هەوڵی جدی بدەن واجبە لەسەر شانیان هەوڵی جدی بدەن بۆ کەمکردنەوەی ئەمەی کە ئێستا ڕوو ئەدا چونکە ئێستا پێویستمانە بە یاسای تر هەمواری یاسا بکرێ بۆ جێکردنەوەی تونوتیژی دیجیتاڵی کە ئێستا کارەسات بەڕێ بەڕاستی ئەوەی کە من ڕۆژانە تونوتیژی لە کاتێکدا دەرچووە بەو شێوەیە ئەو بابەتی سوۆشیال میدیا نەبووە ئێستا زیرەکی دەستکرد کارێکی کردووە کە هەموو کەسێ لە بەردەمی مەترسیایە دەستخۆش بە یاسامە ڕێکخرێت و هەروەها دەسەڵاتی سیاسی ئیشی جدی لەسەر دەستخۆش لێخەم نەبێت ئەگەر شتێکتان ما بێ خات و هاوژنی زۆر بە کورتی سپاس دەکەم چونکە کاتم نەماوە لە کۆتایی ئەواڵم ژن نە فریشتەی ئاسمانە و نە شەیتانی سەرزەویە نە قارەمانی بەرەی جەنگە و نە زەعیفەی ناقص ئەخڵە ژن مرۆڤە پێویستە وەک مرۆڤ مامەڵەی لەگەڵ بکرێ مافەکانی ئەرکەکانی پێ بناسێنرێ ڕێکخراوەکان لەگەڵ ئەو پەڕی ڕێز و احترامم بۆیان هەمیشە لە هەوڵان و هەمیشە کارەکەن لەیلاخانێکێکە لەو ژنە بەڕێزانە و کافیەخان هیچ قسێک نییە لەسەر کاری ئەوان بەڵام ئەوەی کە ژن یا ئەوە تا فریشتێ لە ئاسمانە و زۆر مهمە یا ئەوە تا شەیتانە و خەریکی ئاژاوەنانەوەیە یان قارەمانە و لە بەرەی شەڕایە و خەریکە خۆ قوربانیکردنە یان زەعیفەیە و خاوەن ئەقڵە ئەمە پارادۆکسێکە لەم هەرێمەی ئێمە کە نایاڵێ هەنگاوێک بەرەو پێشەوە بڕۆین هەتا ئەم پارادۆکسانە بە یاسا بە سیستم بە خەباتی ئازادی خوازی بە جێبەجێکردنی یاسا بەو بەدادگاکان بە پارێزەران بە مرۆڤی ئازادی خواز بە مرۆڤی ئازادی خوازی ناو ڕێکخراوەکان بە مرۆڤی ئازادی خوازی ناو حیزبەکان ناو هەر لایەنێک
ئەتا ئەمە چارەسەر نەکرێ ئەو پرسیژنە هەزاران جاری ترش قسەی لەسەر بکرێ هەر خەریکی مجامەلەکردنی پرسیژنین پرسیژن پرسی مرۆڤە پرسێک نییە لە دەرەوەی پرسی مرۆڤە پرسیژن واتایەوە نییە کە ژن لە جێی پیا و کار بکە پیا بێتە ماڵەوە پرسیژن نە پیاوەکە بە ئەژدیهایەک و نەژنەکە بە فریشتە نە پیا و تاوانبار و نەژن فریشتەی ماڵە بەڵکو ژن و پیا و دوو مرۆڤن پێویستە بە یاسا پارێزگاریان لێ بکرێ و تونند و تیژەکەیان بە یاسا کۆنتترۆل بکڕێ لە هەموو دنیاە نمونەی پێشکەوتوو هەیە هەرێمی کوردستان وەکو چۆن ئەتوانێت سوود لە وڵاتانی تر ببینە بۆ کەلوپەلەکانی وڵاتانی تر لە ڕێ ئۆتۆمبیل و نازانم ئەو ئامێرانەی کە بەکارێنێ بێنێن وەک شتی تریش بڵێم لە کۆتاییە لە هەرێمی کوردستانە گۆڕستانی بێناو نیشانمان هەیە ئاماری ژن کوشتن بڵاو ناکرێتەوە تونوتیژی دش بەژنان لە میدیاکان یا لە حیزبەکان یان لە هەر شوێنێکی ئەم هەرێمی کوردستانە لە هەموو کوچە کۆڵانێکیا هەیە بەڵام حکوومەت یاریێمی کوردستان قیرتاو کە مافی سەرئانی لەو هەرێمە پڕ لە داهاتەیە قیرتاوەکە بە مەدالیای شانازی و ئیدا بێ ماڵێ ئەها قیرتاون بۆ کردوون دەست خۆش و هاوژین بابەتەکە زۆر زیاتر دەبێت قسەی لەسەر بکرێ بەڕاستی بەڵام بەداوای لە بردنەوە کاتی بەرنامەکەم هەرەوەندە بوو سپاس بۆ ئەو خانمانەی کە ئەم ئێوارەیە پێکەوە گفتوگۆیەکی زۆر باشمان کرد لەسەر مافی ژنان و گونجاندنیان لەگەڵ پیاوان دوجار هەمووان کاتێک لەسەر ئەم پرسە قسە دەکەین دەمانەوێ بەختەوەری بۆ خێزانەکان بگەڕێنینەوە هیچ پیاوێک لەسەر ئەوەی پارێزگاری لە ژنێک دەکا نەکوژرێ و هیچ ژنێک بە پاساوی شەرەف لەلایەن پیاوێکەوە نەکوژرێ هیچ منداڵێک بێ باوک نەبێ و هیچ خێزانێک بێگەورە و بێدایک نەبێ ئێمە دەمانەوێت کۆمەلگایەکی پچە و بەهێزمان هەبێت کە ئەمەش دوجار بە خێزانێکی بەختەوەر دەبێت بە هیوای ئەوەی کە هەمووان تێبگەین لەوەی کە تونند و تیژی بەرامبەر بە ژنان ڕابگرین و ژنان و پیاوان پێکەوە خێزانێکی بەختەوەر پێک بهێنن تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەینەوە شاد و بەختەوەر بن.